ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من و هاوڕێم ڕەحمان حسێن زادە لە خزمەتەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکان. ئەم بەرنامەیە ئەمڕۆ 26 حوزەیران 26 2025 پێشکەش بەوەی ئازی دەکرێەوە ناونیشانەکەشی ئاگربەست و ئاشتی لە ناو دوو کەوانەیە لە نێوان دەوڵەتە تیرۆریستەکان. ئەم کاتت باش ڕەحمان، ومێدوارم باش بیت. زۆر سپاسم بۆ هەیە، هیوادارم تۆش زۆر باش بی. هەروە سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەران ببورن. پێم من 1-2 دقەیەک تاخیرم بوو. کێشە نییە، بەرحاڵ ئەوەش ڕووەدا. زۆر باشە. بەرحاڵ ئاورە ڕەحمان، ئەمڕۆ ئێمە بڕیار وایە سەبارەت بەم ئاگربەسەی کە لە نێوان ئیسرائیل و جمهوری ئیسلامی بە پێشەنگی یاخود بە تەدەخولی ئەمریکا بەڕێوەچوو ئەنجامدران لە پاش شەڕێکی 12 ڕۆژە قسە و باس بکەین. ئەوەی ئەبینرێ ئەوەیە کە هەموو لایەنەکان سەرکەوتن ڕاگەێنن، هەموو لایەنەکان ئەوە ڕاگەن کە لەو شەڕەیە سەرکەوتن جمهوری ئیسلامی خەڵکی هێنا سەرجادە بۆ ئاهانگێڕان، هەماشە لە ئیسرائیل ڕوویدا. ترامپ پێی بە عەرز ناکەوێ بۆ هەموو جێگایە گەچێ و باسی ئازایەتی و جوامێری و ئاشتی خوازی خۆیەکە قسە لەسەرەواکە کە هەم شەڕی کرد و هەم زەربەی قورسی وەشان هەم چاوەڕوانی ئەوەشەکە دیارە پاداشت و یا خەڵاتی نۆبلی پێ بدرێت لە پاداشتی ئەو هەوڵە بێ بڵێن ئەملا ئەولایی کە بۆ ئەنجامدان و یاخود بۆ جێژێکردنی ئاشتی لە خۆر هەڵاتی ناوەڕاستدا کردوێتی داوێتی. ئەمە ئیتر تقریبەن ئەو دیمەنەیە کە ئێستا ئەمڕۆ من لە دنیای ئەیبینین. من پێم خۆشە باقی قسە و باسەکان تۆ درێژەی پێ بدەیت. ڕات چیە سەبارەت بەمە ئەم دیمەنە چۆن نەبینی؟ دووبارە سپاس. من پێم باشە لە دەست پێکە پێشەوەی لەسەر ئاگربەسەکە و چۆن پێکات دانێکی بۆ دابنێم بۆ دەوری دووەمی قسەی خۆم لەسەر کارەساتی ئەم شەڕە لەو 12 ڕۆژەی کە بۆ سەر کۆمەلگای ئێران و حتا بۆ سەر کۆمەلگای ئیسرائیل بووە و حتا ئەڵعانەمە ئەمڕۆ بۆ 3 ڕۆژە چێ یا بۆ 4 ڕۆژە چێ ئێمە کە قساکەین ئاگربەسەکەش بۆ قرار بووە چ کارەساتێکی قورسی بۆ سەر کۆمەلگای ئێران بە تایبەت دیارە بۆ سەر کرێکار، زەحمەتکێش، خەڵکی بەژمێنات و خەڵکی حەقخوازی ئەو کۆمەلگایە بووە، بەرخلافی پرۆپاگەندێک کە بە تایبەت جەریاناتی دەستە ڕاستی ئایان کرد و ئەیانوەدا قبەت دەخاڵەتی نظامی ئەمریکا و ئیسرائیل کە دیارە ظاهرەن دەستی پێکرد و ئەرتەشی ئیسرائیل بەڕاستی لە ئەساسا شەڕەکەی کرد بەغێرە ئەو گورزی ئاخرەی کە ترامپ وەشاندی. ئەمە ڕێگا خۆشەکە بۆ ئەوەی کۆمەلگای ئێران نەجاتی بێ بەدەست جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی غەدارە و هەرچێکە جمهوری ئیسلامی هەرچێکی پێ بڵێ حەق خۆیەتی. جمهوری ئیسلامی 47 ساڵە خوێنی خەڵکی کردوتە ئێمە پێڵێن ناو شوشەوە. ڕژیمی بە ملیۆن ئەعدامە، ڕژیمی بە ملیۆن زیندانی سیاسیە، ڕژیمی داسەپاندنی 4 قات ژێر خەتی فەقر بۆ ژیان بەسەر نەکەر کرێکاران بەشی زۆری کۆمەلگایە. وەقتێکی لە 7 ساڵەدا کۆمەڵانی خەڵکی ئێران بەدەست جمهوری ئیسلامی نەحەساونەتەوە. هەر بۆیە ئێمە وە جلوێ خۆم یەکێک 47 ساڵە پێ بە پێ عمری جمهوری ئیسلامی لە دژین، لە دژی جمهوری ئیسلامی یەکەمین دەستەی سۆسیالیستەکان و کۆمۆنیستەکانی ئێرانین کە لە کوردستانی ئێرانە فعالیتمانە کرد لە بزوتنەوەی مقاومەتی خەڵکی شۆڕجێڕی کوردستانە بووین لە ئەو وەختە لە سەفی کۆمەڵە و حزبی کۆمۆنیست و هەتا دواتر حزبی کۆمۆنیست کاریگەری و الان حزبی حکومەتیست بێ و چان ئێمە لە دژی جمهوری ئیسلامی بوون. لەوەدا قسەیەک نییە و جمهوری ئیسلامی پێویستە تەفوتیان تو نابێ. اتفاقا جا قسەی ئێمە ئەوە بوو هێرشی نظامی و دەخاڵەتی نظامی ئەمریکا و ئیسرائیل نەتەنیا کۆمەک ناکا بەوەی کۆمەڵانی خەڵک بەدەست جمهوری ئیسلامیەوە جاتیان بێ بەڵکا بێ بە مۆتەکەیەکی زیاتر بەسەریانەوە. هەوڕەشەماڵ ئەلان 4 ڕۆژە دوایەوە هەر خەریک اتفاقا دڵتەزێنا ئەکەوێت. جمهوری ئیسلامی تولی 12 ڕۆژ شەڕەکەدا
لەلایەکە زەعف و زەبوونیەکەی ئەرتشی ئیسرائیل دەرکەوت، بەڵام درێندەیەکەی بەرابەر بە کۆمەلگا و خەڵکی جامعە خەڵکی بەشمێنەت زیاتر و زیاتری کرد. هەر لەو ڕۆژانە بازداشتکردن، هەر لەو ڕۆژانەدا کە جوابی هێرشەکانی ئەرتشی ئیسرائیلی پێنادراوە، بەڵام ئەوەی پێکرا گەڕک بە گەڕک شار بە شار بگەڕێن، هەر کەس پێی وایە دەنگێکی حتا ناڕزایەتی لێدێ یا حرەکەتێکی ناسازگار لەگەڵ ئەوانی هەیە تهدیدیکەن، هەڕاشەیکەن و زۆر کەس بگرن. هەر لەو ڕۆژانەی کە شەڕ بە سەریانە داسەپا بۆ ئیسلاح ئێدامیان کرد و ئێستا تازە 4 ڕۆژ دوای شەڕەکەش ئاخرین ئامارێکە من ئاگام لێ هەیە هەر لە ماوەیەم 4 ڕۆژەدا 800 کەسی بازداشت کردو. بە سەراسەر ئێران 800 کەس بازداشت کراوە، دوێنەکە 3 کەس کۆڵبەر کە دوانیان اتفاقاً خەڵکی کوردستانی عێراقن و لەو مەرزە دەستگیر کراونانە، 3 کەس کۆڵبەر کە ئەلانێکم نازانم دقیق کاتەکەی نازانم، بەڵام ئەزانم زیاتر لە ساڵێکە لە زیندانەکانی جمهوری ئیسلامی لەوە متمەئینم بە ئیتهامی جاسووسی بۆ ڕژیمی ئیسرائیل ئەعدامی کردووە. سیرەکەوەیان ساڵە لەوە پێشەوە لە زیندانی جمهوری ئیسلامیا بوون و ئەمڕۆ ئەو پەروەندەیە دروستەکەن. جاسووسەکانی جمهوری ئیسلامی لە نێو بەیتی خامنەیین، لەگەڵ ماڵەکەی خامنەیین، لە پەنا سەرکردەکانی سوپای پاسداران بوون. ئەگەر جاسووسەکانی جمهوری ئیسلامی لە نێو فەرماندە و بەرپرسە هەرە بەرزەکانی جمهوری ئیسلامی نەبن، چۆن ئەرتەشی حتا فاشیستی ئیسرائیلیش بەرحاڵ ئەزانێ لەکوێ خەوتون. هەرەو شەوە لە ئەوەڵین دەستڕێژە نزیک 30 کەس لە کار بەدەستە هەرە گەورەکانی سوپای پاسداران و دانیشمەندە هەستەیەکانی بە قەولی خۆیان هەستەی لەبین بردووە. جاسووسیکردن لەوانە بە کۆڵبەر ناکرێت، بە خەڵکی عادی ناکرێت، بە خەڵکی نێوبازاڕ ناکرێت، بە خەڵکی کرێکار. و ئەو نمونانم بۆیە باس کرد. و ئێستا من کە بۆ خۆی ئەخباری حتا تەلەڤیزیۆن و ڕەسانەکانی جمهوری ئیسلامی تاقیم کردووە، ئەوەی کە دوای ئەو ئاگربەسە خەریکن جارەکانی ئەوەڵین کارەکانیان پیلان ڕشتن، لایحە تەسویبکردن لە مەجلیسەکان، لایحەی بە قەولی خۆیان دوو فەوریەتی 2 جار فەورین کرد. بۆچی؟ بۆ ئەوەی کۆمەلگا لە جاسووسەکانی ئیسرائیل پاک بکرێتەوە. و سەحنە و فیلم نیشانەدەن کە ئەوەل مەسەلەن لە گەڕەکی شارێک لە کۆڵانێک ئەگەڕێن کەسێک منەوەم بە چاوی خۆم دیوە کەسێک دەستگیرەکەن ئەها ئەم مۆتۆر سەوارە ئەوە جزوی جاسووسەکانی جمهوری ئیسلامی گەڕێەوە بڵێ بێشەرمن جاسووسەکانی جمهوری ئیسلامی لە پەنای گوێی خامنەیین. ئەگەر بێگومانن ئەمە ئەو نەتیجەی لێ بگرم بەحاڵ ناخەوە ئەو شەڕە زۆر ماڵوێرانی بەدواوە بوو. هەر لەو 12 ڕۆژەشدا زۆر خودی ئاماری کوژرا و لە ئێران نزیک 700 کەسە، لە ئیسرائیل نزیک 40 کەس تا 50 کەسە، بریندار لە هەردوولا هەم لە شارەکانی ئیسرائیل هەم لە ئێران نزیک بە 6,000 کەسە. ئاوارەگی لە ئێران و شارێکی 14 ملیۆنی وەک تاران تقریبا نیمەی جەمعیەتی ئاوارە بووە و کار و کاسبی لەبین چ بوو لەو ماوەدا. بەڵام ئێستا جمهوری ئیسلامی یەکەمین ئەقداماتی جارێ خۆ قایمکردن نییە حتا بەرابەر بە ئەرتەشی ئیسرائیل بۆ داهاتوو. ئێستا جارێ خۆ تەیارکردن بۆ هێرشکردنە سەر کۆمەلگایە و ئەمە خەتەرێکی جددیە. من هەرم ڕۆنووسینێکشم نووسیوە بە زۆی بڵاو بێتەوە. بەڕاستی لەو بابەتەوە جێگای هۆشداریە بۆ کۆمەڵانی خەڵک، بۆ پێشڕەوانی خەباتی خەڵک، بۆ پێشڕەوانی کرێکاری، مامۆستایان، معلمان، هەمووانە هەر وەک چۆن لە ماوەی 12 ڕۆژەکەی شەڕە هاوبەستگی ئینسانی بوو ئەبێ و هاوبەستەکانی ئیدامە بدرێ و لە بەرابەر ئەم دەست درێژی و بازداشتکردن و دەورێکی دیکە لە ئەعدام ئەبێ ڕاوەستان ببێ. ئێمەی هێز چەپ و کۆمونیستەکانیش لە ئاستی ناوەوە لە ئاستی دەرەوە کاری مەسئولانە ئەبێ بە ئەوەدە بگرین و کارکەین. چونکە جمهوری ئیسلامی بۆی بکرێ ئەوێ ئەو قەزیە تێکرارکاتەوە کە دوای شەڕی ئێران و عێراق قەتڵ عامێکی لە زیندانیانی سیاسی کەرەوەیەکە لە خەتەرەکانە ئەو وەختە خومینی جەلاد دەستورەکەیدا. ئەڵانەوەیان بۆ تەکرار نابێتەوە چونکی هەم ڕژیمەکەیان زۆر لاوازە،
هەم خەڵکەکە زۆر بەدەست جمهوری ئیسلامی و لێرە قسەکەی ئەمکەم بڵێم بەداخەوە دوای ئاگربەسەکەش وەزیەت داوایە پێم خۆشە دوای مداخلەی تۆ جا ئەو وەختە جووا لەسەر ئەو بەشەیتر ئەمە ئاگربەسە چۆن پێکات ئیلەتەکانی چێن و کام لایەنیان حەقیان هەیە بڵێن سەرکەوتون دواتر قساکە زۆر باشە من تێڕاینەکەم بۆ سەرکەوتن و تۆپلی سەرکەوتن لێدانە ئاوایە کە من باوەڕ بە هەمویانەکەم من وازانم هەر هەموو لایەنەکان سەرکەوتون هەرێک بە ژوورێک هەرێک بە ڕێگای خۆیەوانە ترامپ طبعا هەر بە دوای ئەم ئاگربەسەیە خێراکەوتە ئەوەی کە هات بۆ لووتکەی ناتۆ لێرە ئەو وعدەی لە تەواوی دەوڵەتەکانی ناتۆ وەرگرت کە تا 10 ساڵی تر 5% تەواوی داهاتی بڵین ئەم وڵاتانە داهاتی نیشتیمانی ئەم وڵاتانە تەرخان بکرێ بۆ مەسایلی سەربازی دیار بۆ مەسایلی چەکڕین بۆ مەسایلی بڵین مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیا چەک دروستکەرەکانی ئەمریکایە خودەوانی ئەوروپایە بەرحاڵەمە یەکێکە لەو دەستکەوتانی کە ترامپ دەم و دەست بەدەستی هێنا ئەوەی کە بۆ خۆی لەناو ئەمریکای کێشەیەک و دەرگیری لە ڕاستیە شۆڕشێک و ڕاپەڕێکی زۆر گەورە بوو لەناو ئەمریکایە ئەمەی بێدەنگ کرد ئەمەی کرد بە کارتێکی سەرکەوتن بۆ خۆی کە ئەو هەم شەڕی کرد و شەڕێکی قورسی ئەنجامدا و هەم دوایی بوو بە پیاوی ئاشتیش و بەڕاستی لە بەرامبەرەمە وەستایەوە ئەو 5% کە باسی ئەوە بکەم کە مەسلەیەکی مهمە 5% لە داهاتی ملی تقریبا نەکاتە نزیکەی 20% لە بودجەی گشتی ینی بۆ نمونە بۆ وڵاتیژی وەکو سوید ئێستا 10% بودجەکەی تەرخان کراوە بۆ مەسایل سەربازی بتایبەت دوایەوە تەنانەت بوو بە ئەندامی ناتۆش و دوای شەڕی ئۆکرانەوانە تا ئاواستە گەیشتووە بەڵام لە بڵین لە خلالی ئەم 10 ساڵی داهاتووە ئەبێ ئەم بەشە لە بودجەکەی بگاتە 20% کە ینی لە هەر 100 کرۆنێکە خەڵک لە وڵاتە زەریبایە بە حکوومەتوانە 20 کرۆنی وێ بچێت بۆ چەک و چەکداری و چەکڕین و پیشەسازی شەڕ بەگشتی ئەمە دەستکەوتێکە و سەرکەوتنێکە بۆ ترامپ بۆ نەتانیاهۆ ئەو ئێستا ترامپ کەوتوتە ناوەوە ئەمڕۆ ڕاگەیانێکی دوێنە بڵاو کردوێتەوە کە ناتەنیاهۆ نابێتتر لە دادگای ئیسرائیل لە دادگایی بکریانی بە جۆرێک لە ئەمریکا خەریکە بڕیار لەسەر دادگاکانی ئیسرائیلی ژەدا بۆ ئەوەیەوە ڕێگای بکاتەوە بۆیکەوە ناتەنیاهۆ شەڕی غەزە تەواو بکە کۆتایی پێبێنە حسابی خۆی بەبێ ئەوەی دوای ئەوەی کە شەڕی غەزە تەواو بێ حکوومەتەکەی بڕوخێت و تووشی دادگای ئەوانە بێ بە جۆری لە جۆرەکانی ئیسرائیلی ژتوانێت ئیدعای سەرکەوتن بکە بڵێن ملهوڕێکی زۆر گەورەی نیشاندا لە مناڵکوشتی لە مناڵکوشتنی غەزە بەردەوامە پێشەوەی ئەم شەڕە بەبێ کەوت بۆ بەرفشارێک و گوشارێکی زۆر گەورەی نێودەوڵەتی ئێستا لە هەموو فشاران ڕزگاری بووە ئەمڕۆ 100 کەس لە خەڵکی مەدەنی و برسی غەزە کوژراوە لە مناڵ و کەسی بێدەرەتانی غەزە کوژراوە بەبێ ئەوەی ئەم مەسلەیە وەکو جاران ئەو کاریگەریەی هەبێ بۆ جمهوری ئیسلامی ئێرانیش بەڕاستی پێش ئەم شەڕەکە ئیسرائیل پێی فرۆشت و ئەم شەڕە لە بەرامبەریە ئەنجام دراوە پەلامارە دراکە لە حەقەتا ئیسرائیل دەستی پێکردەوەوانە بەرحاڵ پاشخانەکەی هەرچی بوو بێ ئەوەی کە دەستی بەم شەڕ و پەلامارەکەت خودی ئیسرائیل بوو کەس ناتوانێت لەوە کۆڵی بکە بەڵام سوودێکی زۆر زۆر گەورەی وەرگرت دیارە بە ئەندازەی ممکنە شەڕی ئێران و عێراق نەبێکەوە وت نیعمەتێکی ئیلاهیە بەڵام ئەم شەڕە بەر لەم شەڕە جمهوری ئیسلامی لە بەردەم شەپۆری ناڕزایەکانی خەڵکا بوو لە 130 ئەوە نەشارێ من تۆ باسمان کرد لێرە لەم بەرنمەیە کامێنداران و نانەواقان و تەنانە دەوانەی کە فرساز بوون و تەنانەت خەڵکانی بازاڕی و ئەوانە خەریک بوون مانیانەگرت لە سەرتاسەری ئێرانە ئەمڕۆ دەنگێک لەوانە نەماوە لە خلالی ئەم 12 ڕۆژە شەڕەیە ئێمە پیش دەنگێکمان لە ناڕزایی نەبیست هیچ خۆپیشاندانێکمان نەبیست هیچ ناڕزایەک لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێران ئەنجام نەدراوە پێچەوانەکەی ڕاستە بە جۆرە لە جۆرەکان هەموو ئەم جوڵانوانە بەرەو پاش گەڕاونەوە لەبەرەوە من پێم وایە هەمویان لەم شەڕەیە سەرکەوتون بەڵام ئەمە ئەوە ئەگەێنێ ئەم شەڕیان لە بەرامبەر یەکترا نەبووە ئەگەر چی وەکو یاریەک لە بین یەکترا کردویانەوە بەڵام ئەم شەڕیان لە بەرامبەر خەڵکایە ترامپ لە بەرامبەر خەڵکی ئەمریکایە ئیسرائیل لە بەرامبەر خەڵکی ئیسرائیل و فەڵەستین و هەموو ناوچەکەیە و جمهوری ئیسلامی ئێرانیش لە بەرامبەر خەڵکی ئێران و تەواوی ناوچەکەیە ئەم شەڕە ئەنجام بدەن و هەمووشیان بە معنایە بە بڕای من سەرکەوتون.
با من لەو مابەتەوە یەکەم لەسەر چۆن بە ئاگربەست گەیشتن و لەسەر ئەوەی هەر سەلایەن ئیدعای سەرکەوتنەکەن و هەر کامەشیان نەتوانن دەلایلیکی بۆ بێننەوە من پێم بە هەموو لایەکیان حەقیان نییە و بەتایبەت جمهوری ئیسلامی با ئێمەش ڕەوایەتی خۆمان بڵێن یا من ڕەوایەتی خۆم بڵێن ئەوژەوەی بۆی بزانین چۆن بە ئاگربەست گەیشتن نەبێ بزانین هەدەفی شەڕەکە چی بوو ئیسرائیل بۆ دەستی پێکرد جارە من هەمیشە و دایم لە قسە و باسی ئەماوەیە وتومە زۆر جارەوە لێک دراوەتەوە شەڕی بینی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی جمهوری ئیسلامی هەردووکشان تەرۆریستن و ئێستا بازێک ڕفیق و دۆستی خۆشمان زۆر جارەڵەن ئاگربەستی بینی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی بە نەزەرم نە شەڕەکە لە ئەوڵەوە هەر شەڕی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی بوو نە ئاگربەسەکە ژاڵان بینی دەوڵەتی جمهوری ئیسلامی و ئیسرائیل با منەوەتێک شەڕ هەر لە ئەوڵەوە نەقشەی مشتەرەک من ئەوەی داعاکەم نەقشەی مشتەرەکی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل بوو ڕاستە لە حەزەکانی ئەوڵ بەڵێ لە 11 ڕۆژی ئەوڵا ئەرتەشی ئەمریکا نەڕاستە و خۆ نەناڕاستە و خۆ ئەرتەشی ئەمریکا دەخاڵەتی نەبوو بەڵام چێ هەیە نەزانێ هەموو پشتیوانی لە جستیک هەموو نەقشە داڕشتن هەموو زانیاری خستنە اختیاری ئەرتەشی ئەمریکا پوچەڵکردنەوەی هەتا بەشێکی زۆر لە موشەکەکانی جمهوری ئیسلامیکەی خست بۆ سەر ئیسرائیل بە وەسیلەی ئەمریکا کراوە ئەمریکا نەکرد ئەم شەڕە لەگەڵ جمهوری ئیسلامی لە ئەڵام بۆ 20 مانگە چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای 7 ئۆکتۆبر و 2023ەوە ئەو شەڕ و تەرۆریزمەی ئیسرائیل پەرەیداوە تا ئێستا بەبێ هاوکاری تون و تۆڵی دەوڵەتی تەرۆریستی ئەمریکا چ لە دەورەی بایدەنا چ لە دەورەی ترامپە بۆی ناچۆ پێشەوە بۆیە یەکەمەوەیە ئەوە بوو بەڵام زاهری مەسەلەکە بەڵە ئەرتەشی ئیسرائیل دەستی پێکرد ئیسرائیل بە چمە بەس دەستی پێکرد لە قسەکانی مەسەلاوەیە ئیسرائیل ئەڵێ ئێمە خاوەرمیانەیەکی تازە داسەپێنین و بەشێکی زۆریشان داسەپاندووە بەشێکی لی چوونەتە پێشێ تۆ لوبنانی ئێستا خودی فەلەستین کەەوە هەر زۆر گۆڕاوە ئەوە غەزەکە بۆ بە وێرانەیەک قەزیە فلستینی زۆر خراوەتە پراوێزەوە لوبنان نەزانین چی بەسەراتۆ حەزب الله جزوی محوەری مقاومەت بووە سووریەک و بەشار ئەسەدێک خۆ نەماوە چەندە گۆڕدراوە دەی حوسیەکان و ئیدعاکانی ئەوان حەشت الشعبی و نیابەتەکانی جمهوری ئیسلامی لە عێراق ئەلان فزایان لێنایە ئەوەی کە ئیدعای نەتانیاهو و نەفتالی بنەتوانە سەری مارەکە لە ئێران عاقبەت هاتوونێتە سوراغی ئەوان احتیاجیان بەو شەڕە بوو بۆ تەکمیلەکردن و بۆ داساپاندنی ئەو نەقشە کۆنەپەرستانەی کە پێڵن خاوەرمیانەی تازە کەیتەوە نمونەیە و خاوەرمیانی تازە لە غەزە و لوبنانە بینرێت ماڵ ئێرانیەک بۆ خەڵک دێنێ یا حەل لەم بۆمبارانەی 12 ڕۆژی ئێرانیشە ئەبینرێت ئەو بەدوای ئەو نەقشەوەیە دەنەچە بەنەزەرم بەم لێدانی 12 ڕۆژە بەشێکی بۆ چۆتە پێشێ بۆی چۆتە پێشێ جمهوری ئیسلامی زۆر پێ لاواز کرا پێ زەعیف کرا ئەم ئاگربەسا بەشێکی نەتیجەی تەسلیمبوونی جمهوری ئیسلامیە ژێربەژێر هەر قەول و قەرارێک لەو بابەتە بەڵام بە تەواوی بۆی نەچوتە پێش بۆ چونکی لە جەیەکەوە دەخاڵەتی ترامپ بەو گورزەی کە وێشانی و دوای ژاتەز بەسی کردووە بەری هەموو تموحەکانی دەوڵەتی نەتانیاهوی گرتووە بەتایبەت دەوڵەتی ئیسرائیل من لە مناسبەتەکانی دیکە شاوتومە تەنیا دەوڵەتێکە اتفاقا من پێم وایە تەرەفداری ڕژیم چێنج لە ئێران هەیە خودی ئەمریکا هێشتا نییە ئەوروپا نییە شوێنەکانی کەنین بەڵام دەوڵەتی نەتانیاهو و بەشێک لە هەیەت حاکمەوێنە دەمێ ساڵاواڵن ئەوان وەختێ خۆیانی تر بە ئاسوودە ئەبینن کە ئەم سیستمە و ئەم ڕژیمە گۆڕابێ مەسەلە هەر هەستەیی نییە مەسەلە هەر موشکەکانی جمهوری ئیسلامی نییە بەڵام نەقشیان چۆن بوو ئەوان جا ئایا معلوماتی غەڵەتیان بوو ئایا ئۆپۆزیسیۆنی دەستە ڕاستی ئێران و لە ڕاستیا ڕەزا پەهلەوی و کە ساڵ و نیوێ لەوە پێش و هەستا چووە خودی تلاوی و جەنابی ئەم کابرا فاشیستە نەتانیاهوی دی تەواهمی غەڵەتی پێدان ئەوان حسابیان لەسەرەوە کردبوو
ئەمان بە بۆمباران و لەی ئەدەن گویا لەژێر تەسیری ئۆپۆسیۆنی دەستەڕاستی نەوعی سەڵتەنەت تەڵەب ڕەزا پەهلەوی یا لە کوردستان فدرالیستەکان و ناسیۆنالیستەکانی نەوعی عەبدوڵڵا موحتەدی خەڵکیش دێنە خیابان بەڵێ چاوەختە ڕژیم چەندە مەوردی نەزەرەکەی جنابی نەتانیاهو شکڵەگرێ و ئۆپۆسیۆنێکی دەستەڕاستی سەر بە ئیسرائیل ئەمریکا دێت سەرکە ئەوە نەقەومە ئەوە بۆ نەقەومە چونکی کۆمەڵانی خەڵکی ئێران بەتایبەت بەشی هەرە زۆری کرێکار زەحمەتکێش ئازادی خواست نەتیجەی ساڵها خەباتی خۆیان کە سەنگەر بە سەنگەر بەرابەر بە جمهوری ئیسلامی هاتوونەتە مەیدان ئەیانەوە خۆیان بەدەستی خۆیان جمهوری ئیسلامی لە گۆڕ بنێن و ئەزانن عاقبەت ئەم حەولەی ئەمریکا ئیسرائیل بۆ بەهێزکردنی هێزە دەستە ڕاستیەکانی دژ بە قازانجی بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش و ژن و لاو و ئازادی خوازی ئەو کۆمەڵەیە و دیویانە لە عێراقی دوای ڕژیم چێنج و لابردنی سەدام چه کارە ساتێ بۆ کۆمەڵانی خەڵک ڕوویداوە لە ئەفغانستان دیویانە لە لوبنان دیویانە لە سووریە دیویانە جارێکی دیکە بە نەزەرم کۆمەڵانی خەڵکی ئێران بە جواب نەدانەوە بە ئۆپۆسیۆنی دەستەڕاستی و بە هیوانە بەستن بە بۆمبەکانی ئەمریکا و ئیسرائیل نیشانیاندا خۆیان ئەزمیان جەزمە جمهوری ئیسلامی لە گۆڕ بنن و جوابی ڕاستی جەهانی و ڕاستی نێوخۆش نادەنەوە و لێرەدا بە نەزەرم بێتر ئیسرائیل بە هەموو ئامانجەکەی نەگەیشت. ترامپ بەدوای چیەوە بوو؟ ترامپیش وەک لایەنێک لە هەیەت حاکمەی ئەمپریالیستی ئەمریکا کە لە ساڵی 91 بەولاوە لە دوای شەڕی کە لەگەڵ بەعس کردیان دوای داگیرکردنی کویت عاقبەت هەیەت حاکمەی ئەمپریالیستی ئەمریکا هەدەفی ئەسلیەکەی چییە؟ هێژمۆنی تەڵەبی جەهانیە ئەڵێ بێمە تاکە سەرکردەی دنیابی لە نەوەیەکەوە تا ئێستا ئەم پرۆژە بە شێوەی جۆراجۆر ئەبەنە پێشەوە و هەر جارە گۆشەیەکی بن مەسەلەن دوایەوەی سەدامیان لەسەر کار لابرد و تاڵەبانیشیان لە ئەفغانستان لەسەر کرد ئەتوانین بڵین بۆ ماوەیەکی کورد تاکە هێزی سەرکردەی دنیایی کۆنە پەرست بوون و ڕۆژە ڕەشی زۆریان بە دنیا دەسبن بەڵام مانعی گەورەیان بۆ دروست بوو رووسیا هاتەوە مەیدان چین هاتە مەیدان بەرحازی اقتصادی و خۆشی تیرۆریزمی ئیسلامی حتا محوەری مقاومەت لە بەرابەریانە شکڵی گرت دوای هەمووانە بە تەواوەتی بۆیان نەچۆتە پێش ئەلئان دووبارە جەنابی ترامپ بەم شعارە مەشهورەی ئەمریکا فۆشت و ئەمریکا ئەوەڵ و ئەمریکای گەورە و ئەوە بدوای ئەوەیە ئەو احتیاجی بەوە بوو گورزێک بوەشێنێ ئەوەی پێڵێن سەرڕۆیی نظامی پێڵەی گورز وەشانی نظامی پێڵەی نازانم کوردی من زۆر قولدوری پێڵەی قوڵەت شوماغی پێڵەی ئەدەمت خۆش ئەیویست ئەو ملهۆڕە نظامیە نەفەقەت بە جمهوری ئیسلامی بە رووسیا بە چین بە ڕقیبە ئەمپریالیستەکانی بە دەوڵەتانی دەوروبەر بە خودیەم ئوروپای کە ئێستا لە ناتۆشا زاهرن لەگەڵین و ناسازگارن بە ئاسانی بە گوێی ناکەن بەوان نیشاندا ئێمە ملهوڕی نظامی گەورەمان لەدەستدێ بیتوەکانمان ببینن بۆمبی 400 تۆنیمان ببینن ئەنە خۆڵانەڵەن کەینوبینێک کراوە هەرە فردۆیی لێیان داوە هەموو ئەو هینی چی پێڵێن مەوادی هەستەیە لەوێنە ڕاجۆزراوە قسانەشێ بەڵام ئەو بەدوایەوە هەدەفۆ بوو جا من دێمەوە سەرەوە ئەم ئاگر بەسە بۆیە ڕوویدا جمهوری ئیسلامی زۆر تیازە بێ خوارد تیا ضعیف بوو بە شدت احتیاجی بەم ئاگر بەسە بوو بە هەنواعی شێوە پەیامی نارد بۆ ئەوەڵجار لە تەریقی قوبرسەوە نازانم ڕێیس جمهورە یان خۆزۆزیرە دقیق نازانم پەیامی ڕاستەوە خۆی بۆ خودی ئیسرائیل نرد پاڕانەوە لە خودی بارگای ترامپ بەڵکو کارێک بکەن و بەری هێرشەکانی ئیسرائیل بگرن زەربەی قورسی خوارد جمهوری ئیسلامی احتیاجی بوو ئیسرائیلیش بەشێک توانیوەتی بە هەدەفەکانی خۆی بگا و دەرەجێ زەربەی وەشان بەڵام دیتی نا ڕژیم چێنجەکەی بۆ ناچێتە پێشێ خەریکە دەرگیری شەڕێکی درێژماوەتر و قورسترە بێ ئەویژە بۆیە لە جەیەکە ڕزایەت بدا بە ئاگربەست و مهمتر ترامپ هاتە مەیدان بە پێی ئەو تێزەی کە ئەڵان لە درێژەی باسەکەمان ناچینە سەرە سوڵح لە کاناڵی هێز نیشاندانەوە و قودرەت نیشاندانەوە هات بە عملیاتێکی نظامی گەورە ملهوڕانە لەحزە بە لەحزەکەی بە دنیا نیشانەدەن
خودی و تیارانەی نردووە ئینسان تەماشای تیارەکە کە ترسی لێنیشی بۆ خەڵکی عادی بەرحاڵ ئەمەیان کرد بۆیە گەر لەم نەپرسی ترامپ بە هەدە فاصلەکەی گەی هەر وەک تۆ ئیشارەت پێکرد ئەڵان وەکو ملهۆڕێکی دنیاییە چێتە ناتۆ هەموو بە کوردیاڵی کلکە سووتەی لە پێشەکەن تۆ تەماشای قسەکانی دەبیر کولی ناتۆ پێی تۆ باوکە و دەزماچکردن و سوزانم حتا کارگەشتۆ تەوجێ خەبەرنگاری هەرم مێدیای بورژوایی غەرب پیان تۆ بە دەبیر کولەکەی ناتۆ ئاخر ئەمەی تۆ سەردانەواندن نەبوو ئەم تاریف و تەمجیدت چی بوو لە تۆ ئەمە لە عێراق پێڵێن بڕۆح بدەمە بڕۆح بەدەمی بۆ کردەوە نیە جاران خەڵک مزارەیە کرد بەعسەکان زارێنەکەوە سەدان بدەم ئەوی شەمە ناتۆ خەریک بۆ بڕۆح بدەمی بۆ کرد ینی بە شێوازێک کە زۆر دوور بوو لە ئوسوڵی دیبلۆماسی ئەوانەوە ئەمە حقیقەتێکە ناوڕ ڕەحمان پێم خۆشە لێرە ئیشارەت بە یەک شت بکەم ئێمە ئەتوانین ئەم بەرانەی شەڕ پارچە پارچە بکەین و لە سەردانە بەدانیان قسە بکەین و کامەش میتۆدێکی نادروست نییە بۆ تێگەیشتن لە دۆخی هەر وڵاتە بەجیا بەڵام بە گشتی من وازانم کە دیاردەی لەم بابەتە لەم ڕۆی دنیاە پێویستە لە وجهەنەزەرێکی جیهانی و ئەنتەرناسیۆنالیستی و سەیری بکرێت بەر لەوەی دامە قسەکانم بەم داوا لە هاوڕانێکەکەم کە بینەرمانن زۆر سوپاسیانەکەمەوە بەشێکیان کۆمنتی ژەنووسن ئەگەر بکرێت لەلایەن خوانەوە لێکی ئەم ڤیددیوەیە بەتایبەت لە یوتوبەوە بڵاو بکەنەوە چونکە ئەوەی کە لەسەر فەیسبوک دانرێ پاژماوەکی زۆر کەم لا ئەبرێ لەلایەن فەیسبوکەوە مشینە هەر تەنها مانگێک بمێنێتەوە بەڵام لینکی بەرنامەکانمان لە ڕێگەی یوتوبەوە لە کەناڵەکانی خوانەوە پەخش بکەن سوپاسیانەکەنی گەرتای سەرژنیان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن مەبەستەکەمەوە بوو ناوڕە ڕەحمان من وایە بینم کە باسەکە لە ئەم مەوزوعی ئەم شەڕێەوە ماگر بەسەشی کە بە دوایە هاتووانە بێ لە ڕوانگەیەک و لە ئاسوویکی ئەنتەرناسیۆنالیستی و سیر بکرێت یعنی ئەوەی کە جمهوری ئیسلامی بە شوێن چیوە بوو ئیسرائیل بە شوێن چووە بۆ ئەمریکا بە شوێن چیوە بوو بەڵام ئەتوانین ئەوە دەستنیشان بکەین کە هەموو ئەمانە بە شوێن دەمکردنی خەڵکەوە لەم ڕۆی دنیاە ئەمریکا بە ترساندن و تۆقااندنی سەر تاپای بەشەریەتی ئەم عەسرا بە ملهوڕی لە بەرامبەر هەموو هێزە نەیارەکان و هێزە ڕەقیبەکانی خۆیان واتەنان دۆستەکانی کە کەمێک لی دڵسار بوونەتەوە و ئیسرائیل لە بەرامبەر ئەو ناڕزایی و بێزاریە کە لە ناو خودی ئیسرائیل لە بەرامبەریا دروست بووە سەرباریەوەی کە لە ئاستی دنیاە وەکو ڕژێمێکی دڕندە و مناڵکوژ و جینۆسایدکەر و ئەوانە ناسراوە نەتەنیاهۆ لەلایەن دادگانە و دەوڵەتەکانم داوا کراوە سەرکردە سەربازەکانی بە هەمان شێوە ئەندامانی حکوومەتەکەی بە هەمان شێوە و ئەمە کە بۆ ئیسرائیل بە جۆرێ لە جۆرەکان بڵین بێشەرمانە ڕاوەستانەوە و بەرامبەر بە هەموو ئەو ناڕزانە بیربردنەوەی ئەو کوشتارە بووکە لە فەڵەستینە ئەنجامیدا بەوەی کە ئیتر ئێستا خەریکە ئاشتی کردووە وازی هێناوە لە شەڕ لە بەرامبەر ئێرانە خۆی وان نیشان باکاوی ژەتوانێ یەکێک بە لەو دەوڵەتانی کاتوان نۆرمال لەم دنیا بژی جمهوری ئیسلامی ئێرانیش لە دۆخێکی زۆر زۆر نالەبارا بوو لە ڕابردووە باسم کرد من بەڵام ئێستا نەکتەنها لە بەرامبەر کە ناڕزایەکانی خەڵکی ئێران تەواو بووە من متابعەی میدیای عەرەب زمانەکەم لە سۆشیال میدیا متابعەی تەنانەت بەشێک لە چەپەکانی دنیای عەرەبەکەم و بەشێک لە چەپەکانی دنیاش بە چۆر لە جۆرەکان جمهوری ئیسلامی دژی ئیمپریالیزمە و لە بەرامبەر ئیمپریالیزما وەستاوەتەوە و سەرنجام بۆ یەکەمین دەوڵەت توانیوێتی لە مێژووی خۆیان ئیسرائیل ئەمە نەباتە بەر ساروخ و منە ساروخ بەر ئیسرائیل بکەوێت و ئەوانە یعنی بە جۆرێک خەریکە وەکو قارەمانی بواری بەرپەشدانەوەی مناڵکوژی و ژینۆسایدی ئیسرائیل لە قەڵەمەدرێەوە ئەم ڕژێمە هارە نائینسانیە دوور لە هەموو پێوانە مرۆیەکانی ئەم سەردەما خەریکە بە جۆر لە جۆرەکان خۆی مەشروعێت بۆ خۆی جێڕێتەوە و وەکو ڕژێمێکی ئاسایی و نۆرماڵی ئەم دنیا خۆی نیشانە دانی مەبەستمەوەیە هەموو ئەمانە لە ڕوانگەی پاشەکشەکردن بە ئاوات و ئارەزۆکانی خەڵک ئاستی چاوەڕوانەکانی خەڵک و لە فەزایەکی تۆقااندنی بەشەریەت تا لەوەی کە ئێمە خەریکین لە لێواری جەنگێکی ئەتۆمیە قرارەگرین نەخرە و پەلامارەی خراە سەر ئێران
ینی ئەگەر ئەو پەلامارانە دروست بۆ ئەو جێگانە بوو کە یۆرانیومی تیابوو ئەگەر ئەم یۆرانیمانە خۆ بتەقیاتەوە یاخود ئینێکی پێ بگەشتایە ئەوە کارەساتێکی ژینگەی زۆر گەورە لەم ناوچەیە بە دەیان ملیۆن خەڵک وشبر لەم ناوچەیە زەرمەدە چ لە ئێران چ لە عێراق چ لە خەلیج چ لە پاکستان چ لە تەنانەت ئازربایجان و تورکیاش ئەمە هەمووی بەرەنجامی ئەم شەڕە بوو ئەنجامی ئەم شەڕە بوو ینی ئەمە جۆرێک لە جۆرەکان خەڵکی هێنایە قەراغ و لێواری کارەساتێک کە وەختێک لێبان نەجاتی بۆوانە هەموو کەس پێی وایە کە ئەمڕۆ لە دوێنێ باشترە لە حاڵێکە ڕێک پێچەوانەکەی ڕاستە و ڕێک ئێمە بە پاڵی ئەم هێزە کۆنە پەرستانە خەریکین بە خوڵایی قوڕاوێکە چەقین و ئەوانە کە سەرمایهداری پێچی هێناوە زەرکاوێک کە سەرمایهداری دروستی کردووە سەر تاسەری دنیاە و بڕای من بەرەنگاربوونەوەی ئەم هێزەش بە هێزێکی ئەنتەرناسیۆنالیستیە کرێ ئەنی باسەکە باسی ئێران نییە بەرحاڵ حیزبی کۆمیسی کارگەری ئێران حکمەتی یا هەموو چەپی ئێران هەر چۆنێک بەهێز من لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێرانە ئەگەر ئێمە بەم ئوفوقە جیهانیەوە بەم ئاسۆ جیهانیەوە توانای ئەوەمان نەبێ و نەتوانین لە هاوکاریەک و هاوپەیمانیەک و بڵین هاوپشتێکی نێونەتەوەیی و ئەنتەرناسیۆنالیستە لە بەرامبەرم هێزانیان ڕابوەستین ئایندەی دنیا زۆر زۆر تاریکی دێتە بەرچاو من ئەزانم ئەم فاشیزمی ئەم جارە لەو فاشیزمەی جەنگی جیهانی دووەم ناچێکە ماوەیەکی کورد بێت و تەواو بێ من وازانم ئەم تاریخێ توانێ دەیان ساڵ بخایەنێ و بەشەریەت لەگەڵ چارەنووسێکی وایە بەرەو ڕووکاکە ممکنە لە ناوچوونی خودی سەر ئەم زەویەش و ئەم شارستانەتی کە لەسەر ئەم زەویە دروست بوو یەکێک بێ لە بەرەنجامەکانی قوڵبوونەوەی ناکۆچی من ملانی نێوای هێزە سەرمایهدارەکان بۆیە باس لەسەر وڵاتێکی دیاریکراو نییە بە تەنها بەرەنگاربوونەوەی ڕژێمیشی دیاریکراو نییە بە تەنها باز لە بەرەنگاربوونەوەی دۆخێکی نالەباری جیهانی و هێزێکی دڕندەی جیهانیە کە لە هەموو دەوڵەتەکان ناتوانانی تۆ لە هەموو وڵاتەکان ناتوانانی تۆ نوێنەری ببینیت و دەمڕاستی ئەم جوڵانەوە دڕندە سەرمایهداریە لە جیهانە بدۆزیتەوە ئەوەی لەسەر ئەم شەڕا هەم لەسەر دەستپێکردنی هەم لەسەر ئەوە بە ئاگر بەزگەیشتون هەم لەسەر لەکەوتەکانی ئەبێ بە دیدێکی واقعان بۆ ئێمەی بەرەی کرێکار و کۆمۆنیست بە دیدێکی ئەنتەرناسیۆنالیستی دیدێکی وەسیعتر تەماشای بکرێ زۆر زۆر پێویستە من وتم هەتا شەڕی بیزمانگەیە کە دوای کردەوە ترۆریستیەکەی حەماس دەستی پێکرد حەماس گەورەترین خدمەتی بە دەوڵەتی دەستەڕاستی ئیسرائیل و حتا ئەمریکا کرد گەر لە بیرتان بێ حتا ئەمریکا باسی ئەوەی بوو خاوەرمیانە بەجێ بێڵێ ظاهرەن بە دەلیلی بربەرەکانەیە کە لەگەڵ بەرەی چین وانەی هەیە کێشەکەی بگێڕێتەوە بە جەیەکی دیکە بەڵام ئەمە مەجارێکیدا دووبارە ئابەم شکڵە بگەڕێتەوە بۆ خاوەرمیانە کە پێڵەن خاوەرمیانەی تازە داسەپێنن بە پێی قازانج و بەرژەوەندەکانی ئەمپریالیستی ئەمریکا و هاوپەیمانەکانی و بەوەی کە ملهۆڕێکی وەکو دەوڵەتی ئیسرائیل یەکەم هێز بێ یەکەم قدرت بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا و بەرەو ئەوەی دەبن بەرەو ئەوواچی ئەگەر بەری نەگیرێ نهایەتەن دەنەچە مەسەرەکە هەر کێشەی بینی دەوڵەتی ئیسرائیل حەماس یا جەهاد نەبوو زۆر زوو ئەم تەبع منتەقەیە و ئەم تەبع جەهانی کرد بە تایبەت ئەم شەڕێکەم دەم 12 ڕۆژەدا ڕوودا لەو لەحزەوە کە هیتە بەڕاسمی بە عەلەنی ئەرتەشی ئەمریکا ئابە و شکڵەی کە دیمان بە بێتووەکانی و بەو بۆمبانەی بردی و بەو ملهوڕیە گەورەی کە ترامپ دکتۆرینەکەی ئەوەیاڵێ سوڕح لە ڕێگای هێزەوە دەنەسە بەشدەرم حتا ئیتر مەسەلە فقط جمهوری ئیسلامی نەبوو زەربەدان لە جمهوری ئیسلامی هێزی مەسەلەی هەستەی ئەو مەسەلە هەرە ئەو نیشاندانی ملهوڕی بە دنیا بوو کە جارێکی دیکە ئەمریکا بڵێ من یەکەم هێزی دنیام ئەبێ حسابی بۆ بکەن هەکسێت وەزیر دفاعەکەی هەر لە ئەوەڵین کۆنفرانسی مەتبوعاتی کە خودی ترامپ پیش دانیشت بووی لە کەناریەوە دوای ئەمەلاتیەکەیان کرد
ئەمە ئەم حقیقەتەی نیشاندا ئەم ئەمەلیاتە موفەقیەتەی ئێمە کە بەرحاڵ دنیا بێ قدرەتی ئێمە ببینێ، دنیا بێ گوێ لە قسەی ئەم پریزیدنت بگرێ، دنیا باس نەبوو جمهوری باس نەبوو، دنیا ببینێت و دنیا بێ حسابی بۆ بکە بۆ قسەی و ئەرتەشی ئەمریکاژە بێ جارێکی دیکە ئاگادار بێتەوە قسەکانی ئەم پرێزیدنتا بێ جێبەجێ بکە. دێمە معناکەی زۆر دیارە بۆ یەکانە دقیقان لە قەدیمەوە و ئاسەواری ئەم شەڕەش ئاسەواری خراپی ئەم شەڕەش هەر بۆ سەر کۆمەلگای ئێران و ئیسرائیل و خاوەرمیانە نییە، پاشەکشەدانێکە بەبەرەی ئینسانیەت، بەبەرەی حەقخوازی، بەبەرەی ئازادی خوازی، بەو معنایە چاوترساندنێکە بۆ هەموو ئەو بەرێکە بڵێت تۆ ئەگە دەست لە پاخەتا بکەی لەگەڵ ملهۆڕێکی ئاوا ڕوبڕن. ئەمە خۆت ئاگاداری ئەمە چەند مانگ لەوە پێش سەنەدێکمان تەسویب کرد هەر لەوێ وتومەنە ئەمان وەکو قودرەتە گەورەکانی کاپیتالیستی ئەمریکا، چین، کێشەی اقتصادی هەرچیە ئەم کێشانە ئەکەن، بەڵام ئەمریکا کە ئەم ملهۆڕیەت داسەپێنە بەسەر دنیای لەگەڵ مانعی گەورەش ڕوبەڕوە بێ بەرهەڵستکاری هەیە هەم لە نێو قوتبی سەرمایەداریە و هەم نهایەتەن ئەم کۆمەلگای بەشەریە لە هەموو دنیا کە بە ملیار تا ئینسان لەژێر چەوساندنەوەدا ئەناڵێنن وەز هەر ئەوان نامێنێ و ئومێدەکە ئەوەیە توواقان هەر وەک چۆن ئەبینی لە ماوەی ئەم بیزمانگەدا بارها و بارها بە هەزاران و سەتا هەزار ئەم اعترازات تا ئەکرێ هەرچەند هێشتا بەرچاوڕۆشنیەکی کرێکاری سۆسیالیستی باشی بەسەرا دانەمەزراوە و ئەوە جزئی زعفەکانێتی، بەڵام ئەم ڕەوتە ئەچێتە پێشێوە لە بەرابەر سەرمایەداری و قودرەتی ئەمپریالیستیە ڕاوەستە. جا لەو بینەدا بەڕێو قسەی تۆڵەی زۆر دروستە عاقبەت خەباتی کرێکاران و سۆسیالیستەکانی ئەم سەردەمە لە دنیا ئەوە هەر کامە لە هەر وڵاتە قۆڵی لێ هەڵەماڵن لەگەڵ سەرمایەداری حاکمی ئەوێنە چ دەکەن و هەرچێ دەکەن دەبێت بیکەن و ئەجملە سەرنگونیان بکەن و ئێمە لە ئێرانەمانە ئەوە بکەین، بەڵام چ بۆ سەرکەوتن بەسەر عتا ئەم یا ئەو ڕژیمی کۆنەپەرست جملە جمهوری ئیسلامی یا دەوڵەتی ئیسرائیل یا هەرچی بەبێ پشتیوانی وەرگرتنێکی جیهانی و لە ئین حاڵە بەتایبەت بۆ ئیدامەی بەقا بۆ ئیدامەی ڕاگرتنی مەسەلەن دەوڵەتێکی ئازادی خواز بەرابەری خواز سێکۆلار و یا سۆسیالیست بێتە سەرکار مادام هاوپشتێکی جیهانی گەورە و بۆ مانا هاوپشتێکی ئەنتەرناسیۆنالیستی نەبێ زۆر سەختە لە بەرابەر ئەم هێرش و دڕندەگەی کاپیتالیزم بۆ فاشیزمی ئەم دەورەدا بتوانی بەباشی خۆت ڕابگری. معلومە ئەوە پێویستە، ئەو تەلاشە پێویستە، ئەو حەوڵدانە پێویستە بۆ هاوپەیمانیەکی بینەلملەلی و ئەنتەرناسیۆنالیستی بەش بە حاڵی خۆشمانەوە حەولی بۆدەن هەرەوەی 2 هەفتە لەوە پێش تۆ هاوڕە هەڵاڵی تاهیری وەکەی ئەتی حیزبی حکومەتی سەستان چوون لە کۆنفرانسێکی بینێم لە شیرکردن ئەمە گۆشەیەکە لەو تەقەلایەوە جالبە و کۆنفرانسی لە ناپۆلی ئیتالیاکرا اتفاقاً تێمەکەی هەرەوە لە دژی شەڕی ئەمپریالیستەکان و کاپیتالیستەکان بوو. بەرحاڵ من قسەمەوەیە بەڵە وایە، بەڵام تا ئەو جێگای بم شەڕە مشەخەسە بگرێتەوە من بەمە ئەم دەورە لە قسەتەواوەکەم عاقبەتەم ئەم ئاگربەسەی کەکرا کارگەیشتە جێگایە هەر کەس بە جۆرێک احتیاجی پێ بوو. جمهوری ئیسلامی بەرحاڵ لە داڕمانە بوو احتیاجی بەم ئاگربەسە بوو دووبارە هێزێک بێنێتەوە بەرخۆی و هێزە نظامیەکەی. ئیسرائیل بە بەشێکی زۆر لە هەدەفەکان نازانم زۆر، بەڵام خۆیان ئەڵێن بە بەشی زۆری هەدەفەکانمان گەیشتوین و لێدان و شوێنی هەستەی و لە زۆر جێگای دیکە لانێکم خەتەری هەستەیان بە قەولی خۆیان بۆ 2-3 ساڵێک خستۆتە دواوە ئەو بە هەموو هەدەفەکانی نەگەی. من پێیان بێت نامرتاحترین لایەنی ئەم ئاگربەسە دەوڵەتی ئیسرائیلە. جمهوری ئیسلامی زۆری احتیاج پێ بوو، بەنظرم سەرکەوتوی ئەوەڵیش هەرە و جۆری دەوری پێشوتم ترامپە بۆ هەم ئامانجەکانی عاقبەت ملهۆڕیەکی بە دنیا نیشان داوە لە عین حاڵە شێوێ سوڵح تەڵەبیش بێ بۆ ئامانجە شەخسیەکانیشی هەموو کەس زانین ترامپ کاراکتەرێکە
ئەلا ڕەغمی ئامانجی دەوڵەتەکەی و حکوومەتەکەی و ئەمپریالیزمی ئەمریکا چێکە زۆر ئامانجی فەردی و شخصیشی هەیە و ئایترەوە ئەوەی ئێمە پێڵێن تەنزی تاڵ ئەوەیە جریان جانەوەرێکی کە ئاوە ئەو شەڕەی بە کۆمەڵانی خەڵکی خودی ئەمریکا فرۆشتووە وە شەڕیتر بە مەهاجر و پەناهەندە و بە کرێکار و خەڵکی زوڵم لێکرا لەوێنەی ئەفرۆشێ لێرەژا لەم شەڕەدا هاتووە گەورەترین بۆمبارانەکە و گەورەترین چەکی ماڵوێران کرد ئەو بەکاری بردووە ئێستا بە نێوی ئەوەی سڵحی دروست کردووە هەر لە دوێنێ پێرە نێوی چوە نێو لیستی ئەو کەسانە ئەو کاندیدانەی کە گویا جایزەی سڵحی نۆبلی پێ بدەن نیشانەدا جایزەی سڵحی نوبلەکەیان چەندە پوچە چەندە بێمایە و چەندە دنیایەکی پێچەوانەیە و بەڕاستی جێگای شەرمە ئەم نەزمەی کە حاکمە و ئەم دنیایی بێرەگەیاندووە. باوڕ ڕەحمان من حەزەکەم لەسەر باسێکی تر و لایەنێکی تری ئەم مۆزوع قسە بکەین لەناو ئێرانە ینی دۆخەکەەوە بینرێکە جمهوری ئیسلامی بە جۆرە گەر بۆ ماوەیەکی کورتیژ بێ هەر ئێستا لەم کاتانەیە پاشەخشەیەکی زۆر بەرچاوی بە ناڕزایەکان کردووە لە بری ئەوەی کەوا بترسێەوە لە سەر هەڵدانەوەی ناڕزانە لەم ڕۆژانەیە بترسێکە دیارە پێشبینیەکان وابوو یاخود و کوتۆ باست کرد بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست و بڵین فیدرالیستەکان و عەبدوڵای موتەدی و کوڕەکەی حەمەڕەزا شاوەوانە کە دیعایەکی وانە کرد کە ئەگەر ئەم شەڕە بەرپابێ خەڵکی ئێران ڕاپەڕێت و کۆتایی بەم ڕژێمەیەنێ ئەمە نەبینرا بە پێچەوانەوە لەو دەم و دەستیا و قسەشمان کردی جناڕزایەتیەک نەبوو ئێستا جمهوری ئیسلامی لە بری ئەوەی کە لەمە پرسیە خەریکە ئەو پەلامارەدا بۆ وینێ 800 کەس دەستگیر کراوە بەڵام وەڵامی ئەم دۆخەت چیەوە ئایا چۆنەکرێ ئەم هێزە دووبارە لە ئێرانە خۆی گۆکاتەوە چونکە قەیرانەکانی جمهوری ئیسلامی ئێران خۆ کۆتایی نایە وەک چۆن قەیرانەکانی ئەمریکاش کۆتایی نایە وەک چۆن قەیرانەکانی خودی ترامپیش بۆ کۆتایی نایە ینی ئەگەر چی ئەمە ژەتوانێت بۆ ماوەیەشی دیاری کرا و ببێ بە تەبلیغاتێکی ئەوە و ئاسی چاوەڕوانەکان بێنێتە خوارەوە وە لە ئیسرائیلیشە بە هەمان شێوە بەڵام مە ناتوانێت درێژە بکێشێ ئێستا سەبارەت بە ئێران ئایا ئەم دۆخە شتێکی کەشی نیشاندا بە بڕواای من کەم پێم خۆشە پرسیارەکەم لێرە بڵێم تەرکیز بکە ئەوەی نیشاندا یعنی ئێمە یەکەم شەڕ نییە لە بینی ئیمپریالیستەکانە ئاکرێ شەڕی یەکەمی جیهانی کە شەڕی بینی دەوڵەتە ئیمپریالیستەکان و دەوڵەتە سەرمایه‌داریەکان بوو شۆڕشی لێکەوتەوە وە شەڕی بینی ئەڵمانیا و فەڕەنسا کۆمونی پاریسی لێکەوتەوە و زۆر جار ئەو ناکۆچیانی کە لە بینی دەوڵەتەکانیان شەڕی رووسیا لەگەڵ یابانە ساڵی 1905 شۆڕشی 1905 لێکەوتەوە ینی هەمیشە و دایم وانە بووە کە شەڕ هەموو لایەنەکانی نێگەتیڤ لە جاری وە هەبووە زەمینە و فرسەتێکی دروست کردووە کە ڕژێم زەعیف بۆ لاواز بووە ڕژێمی مەوجود و ئەوانە و قەیرانەکانی ئاشکراتر بووە هێزی جەماوەر خۆی ڕێکخراو بکردەوە و ئامادە بووە لەو سات و کاتەیە کە ئەم قەیران هاتۆتە پێشەوە و ناتوانایی و نەکارایی ڕژێمی حاکم هاتۆتە پێشەوە پەلاماریان داوە سەرنجام توانیویانە ڕژێم بگۆڕن خودی شۆڕشی فەڕەنسا بەشێک باسیەوەکەن بەهۆی قەرزاریەکانی زۆری فەڕەنساوە لە یارمەتیدانی شەڕی ناوخۆی ئەمریکایە هاتە پێشەوە و دروست بوو بەرحاڵ بەبەستمەوەی ئاوا بۆ بەڵام ئەمەی کە لە ئێرانە هەیە ئەمەمان نەبینی بەشێک من بۆ ئەوەیە جێڕمەوە کە خەڵک لەگەڵ ئەوەیە کە لە جمهوری ئیسلامی ئێران تووڕێە لەگەڵ ئەوەیە کە ئەم ڕووخاندنی ئەم ڕژێوەی ئەمڕۆ لە سبینە زووتر ئەوێ لەگەڵ ئەوەیە کە بینی لە خلالی ئەم پەلامارانەیە تا چ ڕادەیەک فشەڵ و زەعیفن ینی باسی ئەو هینە ئەو دەستێوەردانی کە ئیسرائیل مخابراتی ئیسرائیل لە نێو ئێرانە کردوێتی شتێکی سیر و عەجایبە هیچ وڵاتێک نییە ئەوەی بەسەر هات بێ بە شوێن زانایەشی ئەتۆمیەکە و نوانە لە ماڵەکەی خۆیان کوڕەکەی ئەکوژن بەڵام خۆی لە ماڵ ناوێ ئەچن لە ماڵی خەزووری دۆزنەوە قەسوەکەن لەوێ ئەیکوژن ینی بەم جۆرە هەواڵگری لە ناو ئێرانە لەلایەن
بڵێن مۆسادەوە شتێکی زۆر ئەوەیە خەڵک ئەمەیان بینی ئەم زعفە زۆر گەوریان بینی لە جمهوری ئیسلامی بەڵام لەگەڵ ئەوەیە دەستیان نەبرد بۆ کۆتایی هێنان بە عمری ئەم ڕژێم و ڕزگارکردنی خوان هەم لە شەڕ و هەم لەو برسێتی کە بەهۆی جمهوری ئیسلامی ئێرانەوە تووشی هاتوون بەشێکی ئەگەڕێتەوە بۆی کاو هێزێک کە لە بەرامبەر ئێرانەوەستاوە و هێزێکی کۆنە پەرست و ئیسرائیل بەڵام بەشێکی تری ئەوەیە بە بڕای من خەڵک لە حاڵ و لە کات و ساتی شۆڕشکردن و ڕاپەڕین و ئاڵ و گۆڕی سیاسی ئەوانەیە بە فیترەتی خۆی و بە سەلیقەی خۆی ئەبێ باوەڕی بەوە هەبێت سبەینێ لە بڕۆ باشترە بێ و ئەگەر دوای ماوەیەکی دیاریکراویش لە چێشمە چێش و ململانێ بێ سەرنجام دەسەڵاتێکی ئامادە هەیە کە ئەتوانی ئەمنیەتی کۆمەلگا بگرێت سەرشانەوە لە ئەستۆ بگرێ و نەیەڵێ کۆمەلگا تووشی لێک داپشڕان و هەڵەشان و ئەوانە ببێ یاخود شیرازەی کۆمەلگا بە یەکجاری تێک نەچێ جەماوەەر بەشی زۆری کۆمەلگا ئەگەر ئەم زەمانەتە لە هێزە شۆڕژێڕەکان نەبینێ بتوانێت خۆی بە هێزە شۆڕژێڕەکان نابەخشێ من پرسیارەکەم ئەوەیە هێزی چەپ و کۆمونیزم و ئازادی خوازی ئێران ئەبێت چۆن چۆنی ئەمە ئەلتەرناتیوەی تازە ئەم ئەلتەرناتیوەی کە جێگای جمهوری ئیسلامی ئەگرێتەوە دروستی بکەن ئایا لە شۆوە دەست پێ بکەن ڕێکخراوە کارگەریەکان قەدەغە کراوە لە ئێرانە و مەجای فعالێتی سیاسی ئەحزابەکان بەرتەسک کراوەتەوە نەک هەرتەنها خەڵکانێک کە سەر بە ئەحزابی ئۆپۆزیسیۆن و نەیار بن تەنانەت خەڵکانێکە ممکنە کۆمنتێکیش بنووسن لە فەیسبووکەوانێت لەمە دوا لەم ڕۆژانەی داهاتووە بە جاسوسوانە ممکنە بیانگرن و دەستگیریان بکەن و سەربەنیستیان کەن ئەم پرۆسەیە چۆن چۆنی دەستپێکایە خەڵک لە چه پرۆسەیەکە ئەتوانی ئەم ڕێکخراوبوونە بێنێتە پێشەوە لە کات و ساتی شەڕەکانە تەوجیهاتێکی ئاوا دەرکرا لەلایەن حیزبی حکومەتی لەلایەن بەشێکی تری هێزە چەپەکانیشەوەکە تۆڕەکانی کۆمەکگەیاندن دروست بکەن و جۆرێک هاوپشتیوانە دروست بکەن ئایا ئەم شێوازە لە ڕوبەڕووبوونەوەی کێشە مۆزیلەکانی کۆمەلگاوەمانە پێویستەکە درێژەی هەبێ ئەگەر چۆنوە کام فۆرمانەیەکە ئەتوانێت کاری تیا بکرێت دیارە بابەتەکەی کە تۆ کردەوە چەند لایەنێکی هەیە و نازام لە 5-6 دقەی دەوری قسەی منا بە هەموو یەتوانین بگەین بەڵام یەک شەدویستم یاداوەری بکەم ئێمە لە عینە حاڵە لە بەرنامەکە کە ڕامانگەیان بوو ویستمان لە جەیەکشە لە بیرت بێ بگەڕێنەوە سەر ئەم ئیدعایی کە ئەڵان دەوڵەتی ئەمریکا و خودی ترامپی کە سوڵح لە نەتیجەی قودرەتەوە ئەمە ماناکەی چییە بۆ دنیای ئەمڕۆ ماناکەی چییە بگەڕێنەوە سەرەوە بەڵام با منەڵان ڕاستەخۆم چمە سەرم بابەتەکە بە دروست و وروژانت ئەویژەوەیە ئەم هەلومەجەی ئاستا پێکاتوە و من لە سروعی بەرنامەکەمانە پاسم کرد کە هەر ئێستا لەو 4 ڕۆژەی دوای ئاگر بەسیش ئەساسەکە هێشتا کوێنێ کۆمەلگا لە شۆکێکایە بەلایەنە حاڵە جمهوری ئیسلامی ئەوێت لەم فرسەتە ئیستفادە بکە دقیقا نەوەک تۆش باس کرد بۆ بەرینترین هێرشەکانی خۆی بۆ سەرکوت و بێدەنگکردنی کۆمەلگا بەڵام ئەمە من پێم وایە کاتیە بێ ئەمە زۆر تو ناکێشێ بەڵام دەورەیەکە کورتماوە بێ بەڵام هەر لەو دەورە کورتماوەدا ئەم شەڕە بەڵێ خدمەتی کرد بە جمهوری ئیسلامی و لێرە پرسیار جریاناتی دەستەڕاستی وەکو سەڵتەنەت تەڵەب و فێدرالیست و ئەوانەی کە اتفاقان بەهێزبوونیان بە قووەتبوونیان بە دەسەڵات گەیشتنیان وەختێک ممکنە بێ هێزی کۆمەڵانی خەڵک چوو بێتە کەنار قسە لە خەباتێکی هەمەلایەنەی جەماوەری نەبێ قسە لە شۆڕشکردن نەبێ بەڵکە قسە لە ئاڵ و گۆڕکردنی دەسەڵات لەسەرەوە و چێرەکان بگۆڕێ مهم نییە بۆ کۆمەلگاچی اتفاق کرد معلومە دیارە ئەوان ئەویانەویست بەڵام بەداخەوە بازت جریان بەنێوی چاپ هەتا بەنێوی کۆمۆنیست کارگەری مشەخەسەن بڵێم نێوی حزبی کۆمۆنیست کارگەری ئێران بێنم ئەوانیش قەبت پێیان وابوو ئەم لێدان و شەڕەی ئیسرائیل بۆ سەر جمهوری ئیسلامی کۆمەکە کا بە بزوتنەوەی سەرنگۆنی خوازی لەو خاو خەیاڵیە بوون لەو کاڵفامیە بوون بەرحاڵ کۆمەکە بە خەبات کۆمەکە باتنە مەیدانی خەڵک ئەمە جارێکی دیکە ئەو پرسیارە لە بەرابەیانە قەتە کردووە ئێستا تەوزیحتان چییە جارێکی دیکە ئەمان بارها و بارهامە قسەیەکی بڕێک لە کەنارەوەیە بارها و بارها بەم مزاهرە
کۆنەپەرستانەی کە دەورەیەک مثلا ناسیۆنالیستەکانی تورک سازمانیاندا دەورەیەک نازانم لە منتەقەی لۆرەستان سازمانیاندا لە جونبشی سەوزا میر حوسینی موسەوی و کاروبی کەوتنە ڕاستیەوە هەموو ئەو وەختانە بەنێوی چەپ بەنێوی کۆمۆنیست بەنێوی کۆمۆنیست کارگەری هەر باسی ئەویان کرد کە ئەم جوڵەیە کە جوڵەی ئەم یا ئەو باڵی کۆنەپەرستی بورژوایی جا یا فدرالیستی کورد یا ناسیۆنالیستی تورک یا ناسیۆنالیستی ئێرانی بوو یا سەڵتەنەت تەڵەب دەورەی هەخا بوو ئەمانە هەموو لەم دەورانەدا تەوەهمیان بڵاو کردەوە و ئەمە بۆ خۆی لەتمەی گەورە بووە لە خەباتی کرێکاران و جەماوەر چونکی هەر کەس خۆی بەهێزی چەپ و سۆسیالیستە بێنێ زیاتر ختابەکەی کرێکار و جەماوەر و جەماوەری بەشخورا و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە جارێکی دیکە پوچی ئەم نەوعە سیاسەتە ڕاستڕەوانە نیشانەدا باسمان کرد بەڵێ ئەمە دەورێکی گوزەرا بێ من اتفاقاً پێم وایە ئەوەی بەشی هەرە زۆری کۆمەڵانی خەڵک و ئەو بزوتنەوەی کرێکاری ئێران بە مشەخەسی بزوتنەوەی کرێکاری ئێران بزوتنەوەی مامۆستایان و فەرهەنگیانی پێڵەن بزوتنەوەی ڕانندەگانی کامیۆن و کامیۆنداران ئەو بزوتنەوە پەرستارەکان خانە نشینەکانەوەن هەموو بزوتنەوەن هەنوو شکڵیان گرت لە ماوە ساڵ لەم دەورەدا تشخیصی ئەوەیاندا ئەمە کاتی ئەوە نییە ئەوان ببنە لەشکەری شەڕی ئیسرائیل جمهوری ئیسلامی ئەمریکا یا بەدەم بانگەوازەکانی ئەمسالی ڕەزا پەهلەوی یا عەبدوڵڵا موحتەدی و مستەفا هیجری و کۆنەپەرستەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی دەستە ڕاستی بڕۆن نیشانەیەک لە وشیاری بوو نیشانەیە لە وشیاری بوو کە هێزی خۆیان نەکردە کەواسپی بەرتیلی سناریۆیەکی ڕەش ئەوە لەو بابەتەوە بەشێک هەر وشیاریە وشیاریەکە بەشێک گوتم لە نەتیجەی ئەو تەجروبانە پێکهاتووە کە دیویانە لە وڵاتەکانی دەوروبەر دیویانە لەو بابەتەوە دەنەتیجە ئەمە کە ئەو بزوتنەوە کرێکاریە ئەو بزوتنەوە حەقخوازانە کە ئەو دەرەجە لە وشیاریان هەیە کە کەی و چ زەمانێ هێزیان بێنە مەیدان بە نەزەرم ئەو نەش وشیاری لە نێویانە شکڵیان گرتووە کە چۆن ئەم دەورە تێپەڕێنن چۆن ئاسەوارە خراپەکانی بخەنە حاشیەوە بۆ کام کات دووبارە بێنەوە مەیدان ئەوە هەر ئەوان نین ئێمەی هێزی چەپ و کۆمۆنیستی ڕۆزیفمانە ئێمە ئەو بەرە لە هێزی چەپ و کۆمۆنیست بین هەر ئێمەش نەبوون تعدادێکی دیکەش بوون عینەن تەشخیصیەوەمان بوو ئالەم ڕۆژانی شەڕەدا وەکو ئەمسالی ڕەزا پەهلەوی و دەستە ڕاستیەکانی ئێران بانگەوازدان ئای کۆمەڵانی خەڵک وەرنە مەیدان و ئەی وەرن ئاخێزێکی دیکە سازماندان بتوان ئەمە ئەڤانتۆریستیە ئەمە نامەسئولانەیە وە لە عینە حاڵە بۆ کام مەبەست بۆ کام هەدەف بۆ هەدەفێکە بۆمبەکانی ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل ڕژێن بەسەر خەڵکە دەرنەتیجە ئەو تەشخیصەش لێرە بوو تۆڵی ئەمە لەو دەورە شتێترمان کرد خوانە بخۆ پاسیڤ دانیشتوین مەناڵان دەورەی ئەوەیە کە هاوپشتی هاوسەرنوێشتی هاوبەستەگی نێو کرێکار و جەماوەری بەرین کوڵتر بێتەوە لەکوێ لە شوێنی کارەکان ئەگەرەچنەوە کار لە گەڕەکەکان لە شارەکان لە زانکۆکان مەدرسەکان لە هەرکوێ لە لاوە تا بە ساڵات چوو جێگای خۆیەیە ئەو هاوپەشتی ئینسانیەی کە لەم سەردەمەیە پێویست بوو بەدەم یەکەوە بن ئەوە سازمان بدەن بۆ یار وەک تۆ باس کرد ئەمە باسمان کرد دەورەی ئەوەیە کە بەرحاڵ هاوپشتی دەرونی خۆتان و بەتایبەت لەژێر فشاری ئەو شەڕەدا بێ ئاوی بوو بێ کارەبایی بوو بێ ئاردی و بێنانی بوو بەرحاڵ بانکەکان حتا پۆلیان بە خەڵک نادا کە چۆن زندگیان خەنە سەر خەڵکی بە تایبەت فەقیر و بێ ئیمکان لە کاتی ئەوەدا بوو حتا بەشێک لە برسا لە بەیم بچن ئاوارەی زۆر بەوجودات بەڵام قسەیە کە بیسرا لە دەرونی کۆمەلگاوە هاوپشتی ئینسانی زۆرە بەدەم و یەکەوە بوون زۆرە و ئەوە فرسەتێ بوو ئێمە هێزی چەپ و کۆمۆنیست ماوتمان شەبەکەکانی کۆمەککردن بە یەکتری
کۆمیتەکانی کۆمەکردن بە یەکتری نهادهای هاوپشتی سازمان هەم شرایطی ژیان بۆ خۆتان مناسبترکەن و ئاسەواری ڕنج و ئازاری ئەم شەڕەکەم کەنەوە و هەم ئەمە بکەنە هەوێنی هاوپشتی و هاوبەستگی بۆ هەنگاوەکانی داهاتوو. هەرە وەختەش باسی ئەومان کرد ئەگەرم شەڕە توی بکێشێت جمهوری ئیسلامی لەوانەیە لە بەعزە جەیەک کۆنتترۆلی ئەوزاع لە دەست بدا بۆ شایەک بۆ ئیدارەی کۆمەلگاکە جاگەڕێکێکە شارێکە محافزەیەکە بەوجود بێ توان بەرێ ئازادی خواست بەرەی سۆسیالیست کرێکاران ئەو بەشەی حەقخوازی کۆمەلگا هەر لە دڵی ئەم ڕێکخراوبوونانە خۆتان ئامادەکەن لە هەچکوێ بۆشایی دەسەڵات بۆشایی ئیدارەی کۆمەلگاکە بەوجود شوڕەکانتان دروستکەن. من پێم وابێ ئەلئان بە ئاگربەسەکە هەلومەرجەکە گۆڕاوە شرایط برێک تەغییری کردوێتەوە بەڵام ئێستا کۆمەلگا لە فەزای شەڕ تەواو نەجاتی نەبووە. مەترسیال گیرتانەوەشی هەیە هاوڕە ڕەحمەخۆشی هەیە خەیرەزەوە جمهوری ئیسلامی لەم 4 ڕۆژەی دوای شەڕەکە خۆ نەچوو بە فکریەوە بێجا دادەی بزانین نەگەر کارەبای گەڕەکێکتیا چۆ جارێ ئەوێنە چاکەنەوە ئەگەر نان و ئیمکاناتی خەڵکێک لە منتەقەیەک تەمین نەبووە ئەوە تەمینکردنەوە جارەوە لیستی کردووە خەڵک بگرێ خەڵک بازداشتکە دەنەچێک کەماکان وەکو دەورێکی کوردماوە هەر احتیاج قسەی ئێستا ئەوەیە لە دڵی ئەم هەلومەرجەنا لەبارەدا ئێمەی کرێکار ئێمەی جەماوەر چیمان هەیە بەدەستەوە غەیرەز هاوپشتیمان هاوبەستگیمان ئیرادەمان کردن بەیەک ئەوە بە ئیدامە بدەین هەر لە چوارچەوەی ئەو نەهادانە ئەو کومیتانە ئەو هاوبەستگی کە لە گەڕک و شار و سەراسەری ئێرانە ئەبێ بەوجودی بێنین ئاساری شەڕەکە کەمکەینەوە لە عینە حاڵە ڕاوەستاوی نیشان بدەین بەرابەر بەم پەلامار و هێرش و سەرکوت هێنانەی کە کردوێتی ئەوە دووبارە خەباتێوێتەوە ئەوە دووبارە ئەترازێوێتەوە هیچ بیانوویەک بنێوی شەڕشەوە نابێت تەوجیهێک بێ ولا جمهوری ئیسلامی قبول کرێت بەو بەهانەوە ئەم سەرکوتگەریە ئیدامە بدە و لە عینە حاڵە ئەوزاعەکە بەرە بەبەرە تەغیرەکاتەوە من پێم وابێ هەموو ئەو بێ مافیانە ئەو بێ حقوقیانەی کە بەسەر کرێکار و ژنان و لاو و خوێندکار و فەرهەنگی و معلمان و خانە نشێنانە هەیە لە جێ خۆی و خراپتریشە بێت جمهوری ئیسلامیەکی ناتوانتر خراپترە بێت ئەبێ بە تەشخیصی درستەوە جارێکی دیکە هەرو کارە بکەین زووترەمان کرد اقتصاباتی کارگەری دوای ماوەیەکی دیکە من تەردیدم نییە دەست پێکاتەوە دووبارە هاتنە شەقام و ئەگەر شەڕ هەڵ نەگیرسێننەوە ئەگەر دووبارە فەزا شەڕ دروست نەکەنەوە دووبارە خانە نشینەکان و پەرستارەکان و ڕاندەکانیش بۆ حەق خۆیان دێنەوە مەیدان ئێمە بێت دووبارە بچینەوە سەرباری خۆڕێخستن خۆسازماندان هاتنە مەیدان بۆ مافە ئەسلەکانمان و لە عینە حاڵە هەمووەمانن لێک هەڵپێکین ئەوەی پێڵین بزوتنەوەیەکی سەرنگونی خوازی شۆڕەش گێرانە بە ئیرادەی خۆمان بەهێزترکەین بە قووەترکەین و جمهوری ئیسلامیە کە بە ئاشکرا دیارە زەعیف بووە بە ئاشکرا دیارە لاوازە بە ئاشکرا بێ ئابڕووی زیاتر نیشانداوە تۆ تەمەشای خامنەیی کە ئەم هەموو ئیدعایە کە جەریانی ئیسلامی خۆیان بۆیانە کرد و ڕەهبەری زانە و ڕەهبەری زانە ئەڵانەوە 15-16 ڕۆژە چۆتە کونەوە لەم ماوەدا 3 جار بە دەنگێکی لەرزان هەر ئەمڕۆکە پەیامی سێوەمەکەی نردووە هەموو کەس کە متمەشای قیافە و زاهریەکە ئەزانێ بەحاڵ تێک ڕووخاوە هەر لە دەرونی خۆیان تێک ڕووخاوە و قسەکانیشی کە ئەوێ کە مەشهور بووە کەسێکی بەلیغی توانایە و مبەلغی زۆر توانایە قسەی بۆ ناچەوە سەریەک بەڵام لە دڵی قسەکەیە چەواشەکاری درۆ ئێمە سەرکەوتنمان بەدەستێناوە وەرعینە دفاع لە دەم و دەستگاکەی ئیناوە بەڵام ڕژێمی سەیۆنیستیمان تەفرود ناکردووە حتا ئەوە ئەبێ بزانین عمری جمهوری ئیسلامی بۆ خودی دەم و دەستگای جمهوری ئیسلامی هی خامنەی مەزور عمری خامنەی بۆ دەم و دەستگای خودی جمهوری ئیسلامیش تەواو بوو یعنی مطمئنە میتر خامنەی ئەو خامنەیەی حتا بۆ ئەو جەریاناتی حزب الله بۆ
بۆ جەریاناتی متعسبی مەسەبی کە ئیمامیان بوو بە دەوریەوە ئیتر ئاعتباری نەما ئیتر ئۆتۆریتەی نەما بۆ ئەندازەی کە ئەم دۆخە تازەیە کە دۆخی بڵین دوای شەڕە تەسبی دەبێت و ئیتر بە جۆرێک پەیمان و دیارە ئەمریکا هەروە بە ئاسانیش لێ ناگەڕێت کە سەرنجام بۆ لابردنی ئەم سزانێک کە لەسەر ئێرانە مەجبورە ئێران بسازێ لەگەڵیانە بە هەر جۆرێک بۆ اتفاقێکیان لەگەڵا بکە خەریکە ترامپ بەم جۆرە هانێنەدا بۆ اتفاقێکی لەم بابەتە بەڵام شتێکی لەم جۆرەکە بێتە پێشەوە حتمما ئەو ریزە لەبەر یەک هەڵوەشاوی ناو جمهوری ئیسلامی ئێران و ئەوانە زیاتر و زۆرتر قەڵەشتەکانی دەرەکەوێت کە ممکنە خەڵک لەم دۆخەیان فرسەت بێنن ئەگەر بتوانن فرسەت بێنن ئەگەر خۆیان ڕێخست بتوانەوە بکەن دوا باسی ئەم بەرنمەیەمان هاوڕە ڕەحمان ئەم تێزە بێت تێزی ئاشتی لە ڕێگەی هێزەوە کەمێک ئاماژەت پێکرد و چوویتە سەری باست کرد کە ئەمە تێزی ترامپە و تەبلیغی شەکانی خەریکە وەکو ناونیشانی خۆیان بەکارێنن ئاشتی لە ڕێگای هێزەوە ئەمە واتاکەی چییە و ئایا ئەمە ئەبعادە جیهانەکانی چییە ئانی ئاشتی لە ڕێگای هێزەوە بەو معنایی کە بەڕستمی و ئاشکرا ڕایەگەینێت و یاخود ئەوێ دووبارە بە هەموو دنیای پسەلمێنێتەوە کە ئەو پۆلیسی دنیاە و ئەم ئاشتیەی کە لە ناو کۆمەلگای ئەم سەردەمەیە ئەتوانێت بسەپێ پۆلیسێک و دەسەڵاتدارێکی جیهانی پێویستە و ئەگەر 30 ساڵ لەمەوبەر هێز شەڕی ئەمریکا لە عێراقاوە کۆکردنەوەی هەموو دەوڵەتە ئیمپریالیستەکان لە دەوری ئەمریکا بۆ ڕزگارکردنی کوێت لە ناو کەوانەیە بوو بە وەسیلەیەک و ئامرازێک بۆ نەخشاندنەوەی نەزمی نوێی دنیا ئەم جاریان ئەم جۆرە شەڕانەکە لە مەنتیقە لە ناوچە خۆراوەتی ناوەڕاستڕۆی لە بەرامبەر ئێرانایە کە ئەبێتە بوناسەبەیەک بۆ برنە پێشەوەی ئەم تێزە ئاشتی لە ڕێگای هێزەم جارە زۆر بێ شەرمانەتر قسە لەسەر دیموکراسی و لەسەر ئازادی و لەسەر مافی مرۆڤ و ئەوانە نییە باسەکە لەسەرەوەیە کە هێزێکی دیاریکراوی دنیای پۆلیسی دنیا بێت لەسەری سەرەوە بێت و ئەم ئیرادی خۆی فەرز کات و ئاشتی تەنها لە ڕێگەی ئەمەوە ئەسەبێت من ئاوای تێگەیشتوم لەم تێزە ئەمە معنە عملی و فعلیەکەیەتی تر هەر جۆرێک خۆیان تعبیری لێکە نازانم فەرموو من هاوڕام لەگەڵ قسانی تۆ کردە دەسەر ئەم تێزە بەڵام بە تاکیداتە بکەم یەکەم وەیە باسیەوە کراوە هەرڵان تۆش نووسیوە ئاشتی لە ڕێگای هێزەوە ئەوەی جارێ لەم عنوانەدا پوچ و بێمانایە ئاشتیەکەیە دەرزیەک ئەرزشی نییە و ئینسان تەمەشاکە خودی عیبارەتی ئاشتی یا ئێمەکە بە زمانی فارسیاڵان سڵح بە نازانم ئێماڵان کە لە سوێدن پێڵین فرێت چەندە بێ ئازارم عیبارەتە چەندە کلمێکە زاهرەن ABC زۆر خۆشاهەنگە بەگوێ و ئاشتی سڵح حەوانەوە لەگەڵ یەکتری بەڵام لەژێر سەری سەرمایەداریە ئەو ئاشتیە ممکن نییە خۆگەر لەم نەپرسی بە تاریخی نزمی سەرمایەداری و بە تایبەت قودرەتە ئەمپریالیستەکان هەروایان کردووە هەر لە تاریخی هێزەوە لەگەڵ ئەم یا ئەو دەوڵەت چوونەتە شەڕ کە لە خۆیان زەعیفتر بێ گورزی قورسیان وەشاندووە تەرەفی مقابلیان بە چۆکا هێناوە ئیمزایان کردووە نوێن ناوە ئاشتی مەسەڵەن من هەرەڵێم ماوەی لەوە پێش بینی هێند و پاکستان کێشە دروست بوو شەڕ دروست بوو واقعا نەهایەتەن سازان کوا ئەوە ئاشتی بوو ئەو چه ئاشتیەکە هەر ئێستاش دان لێکتری سپیکەنەوە هەر ئەم لەوانەیە دووبارە تێکچێتەوە عاقبەت مەسلحەتەکانی هەردوو دەوڵەتیان و دەخاڵەتی ئەمپریالیستە گەورەکان و ئەوە سازانێک ڕوویدا و هەمیشە دایم ئەم نوع سازانان لەم دنیان نابەرابەرەدا بە تەرەفی لایەنێک حتمما نابەرابەر سەباب بچمەوە سەر ئەسڵی قەزێکە من منزورم وەیە خودیان ئاشتی لە ڕێگای هێزەوە من مساحبەیەکی نەتەنیاهوم لە 4-5 ڕۆژی ڕابردەخنە لەوێ ئەو زیاتر بەرجەستەی کردبوو توی ئەمە لە ماوەی هەموو دەچدە دەوری پێشوو لەگەڵ پرزیدنت ترامپ ئەو دەورەی وەڵی چەم دەورە هەمیشەی قسەی مشتەرەکمان بەیەکەوە ئەوە بووە ئاشتی لە ڕێگای هێزەوە پێگەی ئێمە بێ هێز بنوێنین ئێمە بێ قودرەت بنوێنین
ئێمە بێت زێربە بوەشێنین جا دوای ئەوە ئاشتی دێت ئەوان زۆر ڕیاکارانە و هۆقەبازانە خۆشیان نەزان ناشتی نییە یعنی ئەوەی کە تەرەفی مقابل بە چۆکا بێ تەسلیم بێ دەست بەرزەوەکە ئەمە ئەوەیە یعنێگە لەم نەپرسی هەر ئەو سروشتی ئەمپریالیستی هەر ئەو سروشتی ملهوری نەزمی سەرمایهداری و ئێستا ئەڵان لەم دەورانەدا کە نۆعێک فاشیزم بەرجەستە بۆتەوە کێ هەیە نەزانێ ئەڵان دوو چێرەی ئەسلی ئەم فاشیزمە ترامپ و نەتانیاهو کێ نەزانێت نەتانیاهو بەڕاستی لە هەیەت حاکمەی بەشە فاشیستیەکەی ئەمریکا گیان ناکرێتەوە نەتانیاهو بەقەت زۆر لە وەزیرەکانی نێو کابینەی دەوڵەتی ترامپ تەسیری زیاترە لەسەر ترامپ حتا لەوانەیە لە دەوڵەتی بایدنیشە بە دەرەجەیەک وا بوو بێ لەگەڵ ئۆباما حتا کەوتە کێشەوە ئەگەر لە بیرتان بێ لەو بابەتانەوە دەرەچ ئەم قسەیە چییە؟ ئەم قسەیانی هەر ئەوە یعنی منتقەکەیەوەیە ملهوڕی بە ملهوڕی تەرەف بە چۆکهێنان سلیم کێشان جاوە نێوێنەی سڵح من ئەمە پێ قانونی جەنگەڵ ئەمە ژێربنای قانونی جەنگەڵە زۆر جار من بەش بە حاڵی خۆم لە زۆر نووسینی بە پێزی ئەم یا ئەو ئینسانی سۆسیالیست و حتا غێرە سۆسیالیستە باس کراوە ئەم دنیای تیا بەسەربین دنیایەکە کە قانونی جەنگەڵ تای حاکمە دەی لە سەردێڕی ئەم قانونی جەنگەڵی کە حاکمە یەکیان هەرم تایتڵەیەکە ئێستا نەتانیاهو ترامپ گرتویانە بەدەستەوە نمونێک مشەخەزەکەشیەوە دیمانی تر ئەوە دیمانعاقبەت لە شەوێکی معەنە لەو پەڕی دنیاوە لە ئەمریکاوە بخۆیانڵان بە 18 سعات پەرواز دەیان جار ئەم تیارە زەبەلاحانە لەو ئاسمانە نیشانی خەڵکی بدەن کە چۆن سوختی پێگەێنن کە چۆن بنزینەکەی پێگەێنن کە چۆن بکەن بۆ ڕژان نەخواری 6 دانە بۆم 125 تیارە لە پەروازدا بوو دوو دانە تیارەی بێتوش و بەرحاڵاقبەت ڕوخی دنیای کێشن بە بەرچاوی دنیای کێشن کە چه عملیاتێکی پیجەدایان کردەوە کردوشیانە بۆچی ئەم تێزی ئاشتی لە ڕێگای هێزەوە ینی ترساندنی دنیا ترساندنی لە دنیا کە ئێمە هێزێکمان هەیە خۆشیە لە ترامپ ئەڵێ ئێمە هێزێکمان هەیە و نیشانماندا هێزێکمان هەیە بێوێنەیە لەگەڵ چێڵێ ئەو مقایسە لەگەڵ جمهوری ئیسلامی ناکات کە چووە لە فۆردۆی داوە ئەو مقایسە نەکات ئەو مقایسە لە ڕگەڵ رووسیاکە ئەڵێ ئاگاتان لە خۆتان بێ ئێمە ڕقیبین ڕقابەتی تجاریشمان هەیە لەوانەیە بچێشێتە نەزامی ئێمە قدرەتە نەزامیەکەمان لە ئێوە زیاترە و تەرەفەکانی مقابلیشان خەریکن خۆیان بەهێزەکەن تۆ تەمەشاکە ئەلئان لەم دنیایی ئێستادا لە پەستا بوو جزیاتکردن بۆ ئەرتەشەکانیان مەسەلەیە هەر ئەمڕۆیا دوێنێ بوو لە ناتۆ ئینسافن لانەکەم خۆزوەزیری ئیسپانیا مخالفەتی کردلەوەی لە بوو جەکەیان بکەن بە 5% قسەکەی زۆر بۆ مەعنا حسابی و تێخرم 2% ئەکرێ بە 5% لە چۆوە تەمینیەکەن غەیرە زەوەیە کە ئێوە لە ئەوەی کە ئەبێ بۆ ئیمکاناتی گشتی بێکەمەکەنەوە خەستەخانەکان و نەخۆشخانەکان کەمەکەنەوە غێرە زەوەیە لە بەشی بژیوی خەڵک کەمەکەنەوە ڕوو ناچن زەری بخەنە سەر سەرمایهدارەکان و لە پاری سەرمایهداری کەمکەنەوە جۆم لە قسەکانی ئەوتی چییە خۆ ئەڵەن ماڵیات زیادکەین بە سەرینی قدرەت خۆ لەگەڵەوەژەوە مخالفن دێمانە ئەو کارە بکەین دەنچە ئەمە ئەو دنیاە و ئەمڕۆ لە سەردەمێکە کە فاشیزمی ترامپی نەتانیاهو لە خاوەرمیانە و وەلەو تەریقە ئەیانەوێت لە دنیاش دەست باڵاکەن معلومە دەستەواژەی ئاشتی لە ڕێگای هێزەوە بەرجەستاکەنەوە من پێڵێم ئەمە بناغەی قانونی جەنگەڵ و ئەم دنیاە هەر بەرەو جەنگەڵ بوون ئەبەن ئەگەر
بەشەریەتی ئازادی خواست نەجوڵێ نەیەتە مەیدان لە بەرابەریانە قرار نەگرە بەڕاستی. بەرحاڵم ئاشتی لە ڕێگای هێزەوە لە ڕاستیە لە واقعێتە ناونیشانی یاخود دروشمێکە بۆ دەستپێکردنی کێبەرچیەکی سەربازی تر دەورەیەکی نوێ لە کێبەرچیەکی سەربازی زۆر فراوان. هەرەمڕۆ من لە هەواڵەکانە جۆم لێ بوو کە ئەمریکا بە شوێن گومەزی ئاڵتونیەوەیە نەزەمەی کە هین هەیەی ئیسرائیل هەیەی ئەمە گومەزی بڵین ئاهنینە ئاسنیە ئەمریکا بە شوێن گومەزی ئاڵتونیەوەیە ینی هەموو ئەمریکا داپۆشێ هەموو ئەمریکا داپۆشێ نەک تەنها لەو ساروخانەی کە لە عەرزەوە تێگیری هەتاکۆ ساروخانەی کە بڵین فەرا دەنگنیە چی پێڵێن بە فارسی نازانم بەڵام فەوقی سەوت ئەما فەوقی سەوتەوە ئەوانە ئەمەکە ئەچێ بۆ ئاسمان وێتە خوارەوە تەنانەت ئەم گومەزە لەوەش بپارێزێ بەرحاڵ کێبەرچەی تەسلیحاتی لە دنیاە بعدێکی زۆر فراوانی گرتوتەوە هەمووش لەسەر سفرەی خاڵی و سفرەی بێنازی کارگەران و زەحمەتکێشانی دنیا ئەم بودجە و ئەم کێبەرچێ سەربازیانە و کێبەرچێ تەسلیحاتی و چەکسازیانە یاخود چەکدار بوونە ئەچێتە پێشەوە. بەرحاڵ دەستخۆ ژاورە ڕەحمان بە جۆرێک باسەکەمان پۆشی بە ئومێدەوەی کە لە بەرنامەکانی داهاتووە لایەنی تر و باسی تری ئەم بابەتە بپۆشی نازانم ئەگەر یەک دوو کامنتێک یەکەمەوەیە خودەوەی ئەو ئەگەر بەسەر ڕووی داوە حتاگە بۆ ماوەیەکی کورتش بێ هەر بە قازانج بووە هەر ئێمە مەسبەت دیومانە بە تایبەت ئەو هاوڕێیە لەگەڵ ئێمە لە ڕۆژی ئەوڕۆتوانم شەڕە کۆنە پەرستان نابێ ڕاوەستێ زۆر ڕابوەستێ ئەوانە بەڵام بزانین هینە احتمالی هەرەوەی تۆش باست کرد احتمالی هەیە دووبارە تێک بچێ احتمالی هەیە دووبارە شەڕ بکەنەوە پێم وابێ دەرسی گەورەی ئەوەی تایە بە تایبەت بۆ کۆمەڵانی خەڵک لە مانتەقەکەەوە ئەوێنە ئەوژەوەیە ئەم جارە ئیتر ئەو چ ئدعاکانی دەوڵەتی ئیسرائیل وەک نەجات بەخشی خەڵکی ئێران چه هێزە دەستە ڕاستیەکان لەوە بێ ئابڕووترن بوێرن ئەوە بە باشی تێکرار بکەنەوە. بەشێکی دیکە ئەوەیە ئەڵعانە و ئاسەوارە خراپانەی و شەڕەدایناوە جێگای خۆیەتی لە ئاخرین قسەشە کرێکاران زەحمەتکێشان لە شوێنی کاریان لە شوێنی ژیانیان لە گەڕەکانیان لە شارەکان بە یەکگرتووی بە هاوپشتی ئینسانی ئەو ئاسەوارانە کەم بکەین و خۆ ئامادەکەینەوە خۆ ئامادەکەینەوە هیوادارم شەڕ نەگەڕێتەوە خۆ ئامادەکەینەوە بۆ هاتنەوە مەیدان بەرابەر بە جمهوری ئیسلامی چونکی ڕێگایەکی ئارامش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشەوەیە جمهوری ئیسلامی سەرنگون کرێ نەمێنێ و ئەو کات بەڕاوەستایەکی محکەمەوە بەرابەر بە دەخاڵەتی نظامی ئەمریکا ئیسرائیل ڕابوەستین چینی کرێکار و خەڵکیێنە بڵێن بەهانەتان تا ئێستا جمهوری ئیسلامی و بەرنامەی هەستەی ئەو بوو ئیترە و بەهانانە نەماون دەورەی ئەوەیە ئەم دەورە سەختە بنینە پرسەر خۆ ئامادەکردین بین بۆ هاتنە مەدانی دەورەیەکی دیکە و نکتەی آخرم ئەم هەڕەشە و گۆڕەشەی ئێستای جمهوری ئیسلامی هەتا بڵێ لاواز کراو ئەبێ بە جددی وەربگیرێ بۆیان بکرێ ئەیانوێ بە سورکوتگەری کۆمەک بکەن بەوەی بە عمری ڕەشی خۆیان زیاتر ئیدامە بدەن و لەم دەورانەدا هەڵسوڕاوانی کرێکاری هەڵسوڕاوانی ئازادی خواست بەرەی ئازادی خواز و بەرابەری و خوازی ئەو کۆمەلگایە ئەبێ ئاگای لە هێزەکەی خۆشی ببێ بە ئاسانی نەکەوێتە ژێر چنگی ڕەشی جمهوری ئیسلامی بۆ گۆشەی زیندان و بۆ ئەعدام و ئەوە بە چ تەکبیر بە چ شێوەیەکەوە دەکرێتەوە جێگای خۆیەتی ڕابەران و پێشڕەوانی ئازادی خواز و بەرابەری خواست لە شار و گەڕەک و شوێنی کاری کۆمەلگای ئێران مشوری خۆبخۆن و لە بەرابەر ئەم وەزیەتەدا بە ڕەوشی دروست بە تاکتیکی دروست بە حاڵ پیلانەکانی جمهوری ئیسلامی پوچەکەینەوە. زۆر باشە دەست خۆش هاڕ و ڕەحمان بەرحاڵ لێرە بەرنامەکانمان کۆتایی پێبێنین و سەرجەم ئازیزان و خۆشەویستانێک لەگەڵمان بوون تا سەسپاسدانەکەین بە ئومێدیەوەی کە ئەم بەرنامانە لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە
ئەوانشی کە تا ئێستا کەناڵی یوتوبیان لەسەر کەناڵی هیوان لەسەر یوتوب سبسکرایب نەکردو و کارە بکەن و بە دەست و ئاشنانی خۆتانی بناسێن تا بەرنامەی ئەم شەویشمان لێرا تەواوە بێ تا بەرنمەیەکی تر و باسێکی تر بێەوە ئازیز شادەبینەوە هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێری ڕۆژتان خۆش نارجێکرد